بەهۆی نەبوونی خزمەتگوزاری دانیشتوانی گەڕەکی تەعجیلی نوێ لە شاری ئەولێر ڕێگای سەرەکی ئەولێر مەخموریان داخست. تعجیلی نوێیە قەرەبووی تعجیلی ناو شاریە ئەو خەڵکە ئەفرۆدایەرکانەیە ئەخە ناکرێت کاکە بێ خەدەماتین وەڵا من دارمان مرد وەڵا حەیاتمان لێ بڕا ژیانمان نمایە بەخوا تاسە متر نایە بێرەدا تێپەڕ بووە لای نەدا بزانین ئەو فەوزایە چییە ئەو هاوارە چییە. هەتا ئێستا گۆرانەکانی مەقیر ئەوە نییە هەموو خۆر و بەردە هەموو جادام سرکاوە جۆگە بۆگەنی بووە ئەو خەرکە لە ڕەزالەتە هەمووی نەخۆشیە. ئەوە سێم حافز بگۆڕێ ئێرکوان هەرۆچ خۆیتی دەبا پێش ئەوەی خەرک ئێرکوانی ناو جەرگەی شاریە پێش ئەوەی خەرک بێتە ناوی دەبا ئێرکوان خەدەماتی هەموو لە بۆ بچوبە نەخەستە خانەت هەیە ئاوەچی دەخۆین ئاوەکە هەموو قوڕا و کلس و خێیە پیسە ئەوجە ئاوەکە نایە. خراپی ڕێگاوبان و نەبوونی نەخۆشخانە و خوێندنگا و کێشەی کارەبا داوای سەرەکی دانیشتوانی گەڕەکی تەعجیلی نوێ و داوای ئەو خزمەتگوزاریانە دەکەن. لۆ نەفتەکەی دەخۆن مەعاش نییە هیچ نییە نێ مانای نییە لۆ نایەن نەمەزرامان هەیە نە مەکتەبە نە ڕەوزێ هیچمان نییە مندارم دەکەوتە ناو ئاوێ دەخنچێ بۆ خۆم 5 مندارم هەیە ڕەوانی مەکتەبی دوو سەرێ دەکەم دەبی یەکی بە 30,000 بە کۆستەری ڕەوانی کەم مانجێ دەکا 150,000 لە بۆ من ئەمە نەگە بچمەوە هەولێرە بە کرێ خانیدانیشم زۆر باشترە لێرانە ئەگەوە قەرەبوو ئەوە قەرەبوو نییە ئەوە گەمە پێکردنە بە عەقلی بەشەری. زیاتر لە 10 ساڵە وەکو قەرەبووی گەڕەکی تەعجیل لەسەر ڕێگای هەولێر مەخمور ئەو هاوڵاتیانە بە پارچە زەویە قەرەبوو کرانەوە. ئێستا لە گەڕەکی تەعجیلی نوێ نیشتەجێن لە سەرەتادا پێیان وترا تەواوی خزمەتگوزارەکانیان بۆ دابین دەکەن بەڵام باوتەی خەڵکەکە تا ئێستا بەڵێنەکان جێبەجێ نەکراوە و هیچیان بۆ نەکردوون. هەڵگورد ئەحمەد کورسات نیوز هەولێر.